هەڵێ ئافرەتێک یەک بۆڕی مناڵبوونی هەبێت ئەتوانێت لە هەردوو ڕەگەز مناڵی ببێت و جەدۆلدانان بۆ دیاریکردنی ڕەگەز ڕێگایەکی دروستە یا گەرنتی هەیە. خانم گیان یەک بۆڕی مناڵان بەڵێ ئەتوانێت لە هەردوو ڕەگەز مناڵی ببێت، ینی ئەمە ئەوە نیەمە چەنەها کەسمان هەیە بە زگماک هەر خواوای دروستکردن یەک بۆڕی هەیە لە هەمان کاتا کچیش و کوڕیشی هەیە و جەدۆل نەخێر هیچ گرنتیەکی نییە و بە هیچ کەسێ ناتوانین بڵین کە تۆ جەدۆلێکی لە سایەسە کورتە بێ یا کچ دەبێ. هەڵەوە هەروەها و ئافرەتانە یەک بۆڕیان هەیە بۆچی لە دوای مناڵی یەکەم درەنگ سک دەکەنەوە هۆکاری چێ بەبێ ئەوەی منع هەبێتن. بەڕێزم ئەوانەی کە یەک بۆڕیشیان هەیە هەر توانای دووگیان بوونیان هەیە بە شەرتێ بۆڕێکی بەرامبەری واتە ئەو بۆڕی کە هەیەی بە تەواوەتی ئیش کات. ئەگەر بۆڕی بەرامبەری بە تەواوەتی ئیش کرد و هیچ هۆکارێکی تر نەبوو بۆ ڕێگریکردن لە مناڵبوون ئەو بە ئاسانی ئەتوانێت سک بکاتەوە. بەڵام ئەمە بگەڕێ بە دوای هۆکارێکی ئاشەر نیە هۆکارێکی بەس خەلەلی بێ لە بۆڕێکی واتە گیرانی بۆڕێکی بێ احتیمالە خەلەل بێ لە هێلکەکانی احتیمالە خەلەل بێ لە هاوسەرەکەیە بۆیە بەڵێ ئەوە کە بۆڕی هەبێت ئەتوانێت سک بکاتەوە.